کلاشینکوف کیون آروسی دگل دو چاوین شین که بردوام چاودریا آلایا رشا داعش دکن. لیرا پاریس نینه. و داره چپرن بروانی لسینور داقوقیه. او پیشمرگنه که جد تخم وان فرانسینه مینا پیشمرگه آلایا کردستانی لسر ملی خودانه. من 52 ساڵ لە شاری پاریس و هاتووم لێرە لە ناو خاکی کوردستان دەمەوێت شەڕی داعش بکەم. من ماوەی 4 مانگە لەگەڵ برا پێشمەرگەکانم زۆر ئاسوودەم کە دەتوانم بە شەڕی داعش بەشدار بم. من پێشتر لە سوپای وڵاتەکەی خۆم بووم و ئێستاش بارکی خۆم دەزانم کە لێرە شەڕی داعش بکەم. هجمار وان کسان بردوام کیم و زیدت به و او فرمانده آمده نینه هجمار وان اشکره بکه جبرکو گف لسر والات وان چه نبه لی هر وقت خوبخش جبوی انارتی ده بیجن او هفسوزن دگل پیشمرگه و دخازن دناو آخا کردستانه در بین پرگران لداعشی بدن. بالنسبة خۆبەخشەکان و ژمارەکان لە کاتێک بۆ کاتیش تەگۆڕێ بڵێ ئەمە ژمانەیەکی تەجنید کراونین بڵێ بەبەردەوام ئەوەندەش ڕێژەیەک دێن ئەکەوێتە سەر ئەوانەی کە خۆیان ئەبەخشن بێن لەگەڵ ئێمە بە خۆبەخشی کار بکەن بەبەردەوامی ڕێژەیەکی باشیان لێرێ بە تایبەتی خەڵکی لە بواری تەندروستی و دکتۆر و ئەوانەی کە شارەزایی بواری پزیشکی ئەسکەریان هەیە ئێستا ئەوانە زۆر زیاتر دێن هەوڵەدەن کە هاوکاری پێشمەرگە بن لە ڕووی تەندروستیەوە. هرچنده او خوبخشانه جب پیش روژا خو خاطرجم نینن لی هر وک او دبیجن دخازن دشار داعش تولی ببن و دگل سرکفتنن پیشمرگه لهمبر داعش ناو وانجی بچه ناوا دیروکه.